زیاتر لە 3 مەتر ئاوی تێدا بووە تەنانەت لەسەر دیوارەکە نووسراوە 3 مەتر قوڵە لەگەڵ ڕێزدا لە سەرچاوەی ئاوی گوندی سەراوی سوبحاناغام لێرە لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیان بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش و بۆ خۆفێنەکردنەوە بەشێک لە گەنجانی قەزای سی سادق و قەزاکانی چواردەوری ئەهاتن بۆ ئێرە لەم سەرچاوە خۆیان فێنک دەکردەوە و مەلەیان دەکرد. لە ئێستادا بەهۆی دابەزینی ئاو لە سەرچاوەکە سەرچاوەکە بە تەواوەتی ئاوەکەی کەمی کردووە و تەنهانەت مەترسی وشکبوونی یەکجاری لەسرە. ئەوەی دەیبینن دیمەنی ئێستای سەرچاوەی ئاوی سەراوی سوبحاناغایە کە ئاوەکەی بە مەبەستی باغداری و حەوزی ماسی و چەند مەبەستێکی تر بەکاریەت ئاوەکەی پاکە، بەڵام وەک شاید حاڵان و ئەو کەسانەی کە لێرن ئەڵێن ئاوەکەی ناخورێتەوە و بۆ مەبەستی خواردنەوە بەکار نایەت. لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند وێنێکی ئەم سەرچاوە بڵاو بوویەوە کە سەرچاوەکە گوایە بە تەواوەتی وشکی کردووە. من بۆ زانیاری زیاتر پەیوەندیم کرد بە سۆران عەبدوڵڵا لێبرساوی فەرمانگەی ئاوی قەزای سی سادق، ئەو پێڕاگەاندم لە قەزای سی سادق 2 سەرچاوی ئاومان هەیە کە ئەمە یەشێکیانە. ئەم سەرچاویان بە مەبەستی ئاو خواردنەوە بەکار نایەت و فەرمانگەی ئاوی سی سادق هیچ سوودێکی لەم سەرچاوە وەرناگرێت و ئەو ئاوەی کە بۆ هاوڵاتیانی قەزای سی سادق دەبەخشێت و پێیان دەدرێت ئاوی ئەم سەرچاوە نییە. بۆیە ڕاستە پێوتم گوایە کە سەرجەم سەرچاوەکان ئاوەکەی کەمی کردووە و تەنانەت چەند بیرێک لە ناو سنتەری قەزای سی سادقیش وشکی کردووەی هاوڵاتیان، بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە سەرچاوەی ئاوی خواردنەوەی ماڵانی قەزای سی سادق بە تەواوەتی وشکی کردبێت یاخود ئێمە نەتوانین ئاو دابین بکەین. سەرەڕای ئەوەش سۆران عەبدوڵڵا پێوتم کە سەرچاوەی ئاوی خواردنەوەکەیان ڕاستە کەمی کردووە، بەڵام بەو ڕادە نییە کە هاوڵاتیان مەترسیان لەسەر بێت و بڵێن کە ئاوی خواردنەوەیان بۆ دابین ناکرێت. ئەوەی تێبینیم کرد لێرە لەم سەرچاوە پێشتر زیاتر لە 3 مەتر ئاوی تێدا بووە تەنانەت لەسەر دیوارەکە نووسراوە 3 مەتر قوڵە لەگەڵ ڕێزدا. یعنی ئاگادار بن ئەو هاوڵاتیانی کێن بۆ ئێرە بە مەبەستی مەلەکردن و بەسەربردنی کاتێکی خۆش ئاگادار کراونێتەوە کە لێرە پێشتر 3 مەتر ئاوی تێدا بووە، بەڵام ئێستا بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و دابەزینی ئاو لە سەرچاوەکە تەواو کەمی کردووە، تەنانەت 30 سانتیم ئاویشی تێدا نییە. ئەوە تەواوی زانیاریەکان بوو لەسەر سەرچاوی ئاوی سەراوی سوبحاناغا. ئەمە دووبارەی کەمەوە کە ئەم سەرچاوە بە مەبەستی ئاوی خواردنەوەی هاوڵاتیانی قەزای سی سادق بەکار نایەت و مەترسی بۆ سەر ئاوی خواردنەوەی ماڵان نییە.